سیواکردنی پێغەمبەری صلی الله عليه وسلم تۆزێ لە قەزەی سیواکە حەزەکەم لە خزمەت جەنابتانە باسیکەم خەڵکی ئێمە زۆر غەڵەت سیواکەکە سیواک دارێکی بۆ داری خۆشە ئەنواع دەرمانی مضاداتی حەیوی تایە کە هەرچی ڤایرۆس و میکرۆبی ناودەم و ناو مەعیدەشێ ئەیکوژێت بەڵام لای ئێمە غەڵەت بەکارەهێنرێت ئەگەر ویستی سیواک بەکاربێنی ئەبینی سیواکێکی بەدەستەوەیە جاری مانگێکە هەر ئەوەیە وای لێ ئەکات لە ناو دەمیە سیواکەکە هەر کەڕووی کردووە یاخود بۆنی ناخۆش وا ناکرێت بە سیواک وا بەکار نایێنێ برا بەڕێسەکەم ئەمەندەی سیواکەکە کە تۆ لێکەیتەوە تۆقڵی لێکەیتەوە ئەیکە نەرمەک فڵچەی لێ دێ بۆ جارێکە بەکارەهێنرێت بۆ یەک جارەکە بۆ نەخۆشەکەی و تامەکەی ڕۆی دوایەوە ئەی بڕی بۆ جاری دووەم چیەکەی تۆزەیکەی لێ ڕوو دەکەی تۆزەیکەی لێ اینجا بەکارێنی یعنی چیلکەیەکی دارێکی مەگەل وانێ بەشی سێ چوار ڕۆژکە بەشی هەفتەیەکە و پەڕەکەیەکەی بکە نەک تۆ ئەمە یەک تۆزە لێ بڕیت تۆ هەر ئەوە بێت و بەدەوە هەموو جار کە بەکارت هێنا و بەشەی لێ ئەبڕیت و بەکاری